کتێبی پیرۆز بە ڕوونی و ڕاشکاوی لە سیپارەکانی پەیدابوونا باسیەوە کات کە کاتێک خوددا مرۆڤی دروست کرد هێنای لە باخچەی عەدەن داینا بۆ ئەوەی کە بایەخ بە باخچەی عەدەن بدات و ئەو ژینگەیە بپارێزێت کە بۆی دروست کردووە و یەکێک لە پێکێنەرە سەرەکیەکانی ژینگە بریتیە لە خاک وەکو دیارێکی خوددایە کە بەخشی بە مرۆڤ بۆیە لە سیپارەی سەرژمێری لە بەشی 34 و لە ئاەتی 35 ئەفەرمێت خاکەکە گڵاو مەکە یاخود خاکەکە پیس مەکە بایەخ بە خاکەکە بدە چونکە خوددا بۆ تۆی دروست کردووە بۆیە پێویستە بیپارێزیت و پێویستە بایەخی پێ بدەیت و هەروەها هەڵە و گوناهەشی لەسەر ئەنجام نەدەیت کە ببێتە هۆی ئەوەی کە هەم ژیانی مرۆڤەکان و هەم ژیانی گیانلەبەرەکان و خودی ژینگەکەش پیس نەکەیت. لە کتێبی پیرۆزە کاتێک کە مرۆڤەکان دەستیان کرد بە گەشە ساندن و گەشەیان کرد ئاژەڵەکانیان بە شێوەیەکی زۆر دڕندانە ئەکوشت و لە ناو ئەبرد و تەنانەت بە شێوەیە کە پێش ئەوەی هەندێک جار بیان کوژن دەستیانە کرد بە خواردنیان وەکو چۆن ئێستا هەندێک لە جانەوەرەکان بۆ نمونە کەمتیار کاتێک کە ئەیەوێ ڕاوێک بکات پێشەوەی بیخنکێنێ پێشەوەی بیکوژێ دەسەکات بە خواردنی هەندێک جار مرۆڤەکان بەم شێوەیە بوون بۆیە خوددا ئەم کاری لە بەرچاو قێزەون بوو خوددا ڕێگەی نەدا بەمە و وەکو دەقەکانی کتێبی پیرۆز ئاماژەی بۆکەن کە هەندێک جار لەبەر دڵڕەقی مرۆڤ خوددا هەندێک ڕاستپاردەی داوە بۆ ئەوەی کە لانی کەم ژیانی مرۆڤ دوای ئەوەی کە سروشتی مرۆڤ تێک چوو ڕێکی بخاتەوە بۆیە خوددا ئەو کارانەی لە بەرچاو قێزەون بوو و فەرمانی کرد کە پێویستە هیچ ئاژەڵێک بەو شێوەی کە مرۆڤ ئەیکوژێ و ئەیخوا ئەوە ئەنجام نەدا ئەو کارێکی قێزەونە و خوددا بڕیاریدا کە هەموو ئەو کارانی کە مرۆڤ لەسەر زەوی ئەیکات بیسڕێتەوە ئەو بوو کە لافاوەکەی نۆحات و هەموو شتێکی سڕیەوە جگەلەوەی کە ئەو جانەوەرانە و ئەو مرۆڤانەی کە لە ناو کەشتێکەیە بوون دواتر خوددا ڕێگەیدا بە ئینسان لەبەر کەمبوونەوەی سەرچاوی سروشتی لەسەر زەوی کەمبوونەوەی جۆری ڕۆکەکان چونکە نزیکەی لە 170 ئەوەی کە هەبوو لە ناوچوو بەڵام بە ئەوەشمان بیر نەچێت لە ئینجیلە زۆر بە ڕوونی و ڕاشکاوی باسیەوەکات کە مرۆڤ پێویستە خۆی لە گۆشتخۆری بپارێزێ لە ناچاریە مرۆڤ هەندێک جار پەنا ئەباتە بەر یاخود پێویستە کات کە گۆشتی سوور بخوات یاخود گۆشت بخوا بەڵام ئینجیل ئاماژە بۆ ئەوکات کە ئێمە هەرچەنە دووربین لە گۆشتخۆری و بایەخپێدانی حەزەکانی جەستە ئەوەنە نزیکترە بین لە خوددا وەکو پۆڵسی نێراو ئەفەرمێت ئەگەر گۆشتخۆری ببێتە هۆی ئەوەی کە ڕێگریم بکات لەوەی کە پەیوەندیم لەگەڵ خوددا و لەگەڵ مرۆڤەکان تێک بچێت هەتا ماوەم گۆشت ناخۆم.